جەژن ڕۆژی خۆشی و گەردەن ئازادیە. سەدای ئەڵڵاه ئەکبەری مزگەوتەکان خۆشی و شادی دەخاتە نێو دڵان. دوای مانگێک لە پەرستش و بەڕۆژوبوون موسڵمانان بە مەبەستی گەردەن ئازادی و جەژنە پیرۆزە ڕوو لە مزگەوتەکان دەکەن و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن. لێرە لە گوندی بەرزەوە جەژن جیاوازی هەیە لە چاو شوێنەکانی تری هەرێمی کوردستان. ئەوان هێشتا پابندن بە دابوونەریتە کۆنەکانیان. دوای تەوقە و گەردەن ئازادی هەمویان لە ماڵەکانیان خوانچەکانیان دێن و بەیەکەوە لە مزگەوت لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە. هەرخێزانە و بە خوانچەیەکی پڕ لەسەر خواردەمەنی بەرەو مزگەوت دێن. هەر خوانچەی خواردەمەنی جۆرا و جۆری لەسەرا. خوانی جەژن لە مزگەوت هەمووانی بەیەکەوە کۆ کردوتەوە. لە گوندەکانی کوردستانی هەروە بۆ باو باپیرانی ئێمە هەمووی یعنی ماڵەکانی گوند و ئاوایی هەموو وەکو یەک ماڵی وابووە، هەمویان پێکەوە لەسەر یەک سفرەی کۆبووینەوە. ئەمەشە و دەستورە جوانن تێک نەدای، هەر بەردەوامین لەسەری و وەک خۆ جەنابتانە بینێنەوە لە گوندی بەرزەوەی لە چێشتی بەیانیان هەر کەس لە ماڵی خۆی چێشت و نانی حازرەکە و دێنە مزگەوتێ پاشەوەی کە نوێژی جێژنی و خوتبەکان ئەکرێ پێکەوەش نانی بەیانی ئەخورێت و نانی جێژنی لە مزگەوتی ئەخورێتن. هێنانی خواردەمەنی بۆ مزگەوت لە ڕۆژی جەژن لەلایەن دانیشتوانی گوندی بەرزەوەی سەر بە قەزای ڕەواندۆز نەریتێکی کۆنە و ئەوان نایەنەوێ نەریتی بابوو باپیرانیان کۆتایی پێبێت. نەوە دوای نەوە تاوەکو ئێستا بەردەوام بوون لەسەر ئەم نەریتە و هەمووانیان لە خۆشی و ناخۆشی هاوکاری یەکترن. ئەو دابوونێتە کە ئێستا هەمانەکە جەنابەت باسەکە ئەمە زۆر زۆر قەدیمە لۆمەمایتەوە و زۆرش پێ خۆشحاڵین و خەرکەکەش هەموو پێکەوە ئەوەی ماڵیشی دووربیکە پێیان نەکرێ سەفرە و خوانچە بێنن ئەمە دەینین و پێکەوە نانەخۆین و پێکەوە هەموو لامان باش پیرۆزباییکردن گەردەن ئازادکردن لێکدی ئەو جانانە خۆین وسە ئەو جاچینە ماڵەکان چا خۆین و هەرکەسی بەلای ماڕ و عایلی و خۆمانە گەڕینەوە. تبعي أو دابونريتا أساسا شيء هي كخواي قالوا القرآن بيروز فرمي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. إيوا لقري دي لساكا كهاوكاري يديبن لا خرابة لقري تريدا مبن وبناء لسر أو أساسش إما لسر أو آية بيروز إما شعارك ماني أفعلين شين وشاعي دستواي إيوا لا خۆشی و ناخۆشی لەگەر یەکدا بن و دەستەوام لە بۆ ئەیدیم. هەموو دێن خواسادین و نانی لەگەیکە خۆین وەچی برا و هەموو لای باشن زێوەی لە هەندی زۆرە چاکن الحەمدوللا باشن. گرنجیدان بە نەریتە ڕەسەنەکانی کوردەواری گیانی هاوکاری و تەبایی و پەیوەندی کۆمەڵایەتی نێوان دانیشتوان زیاد دەکات. بە پێچەوانەشەوە نەمان و لە ناوچوونی دابوونەریتی بابوو باپیران ساردی لە پەیوەندیەکان و نزمی گیانی پێکەوە بوون بەرهەم دەهێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی بەرزەوە.